نزیکەی 70 ساڵە ئاشەوانە چووەتە تەمەنەوە و سەرباری لەرزینی دەستەکانی، بەڵام هێشتا دەستبەرداری پیشەکەی نەبووە. مام میرزای ئاشەوان تەمەنی گەیشتووەتە سەرووی 90 ساڵ، وەک خۆی دەڵێت لە تەمەنی دوای 15 ساڵیەوە تا ئێستا ئاشەوانە. ئەمرە لە 15 و من خەریکوە ئەو ئاشەومە. هەرچەندە خەریکە تەمەنی ئاشەوانی بەسەر دەچێت و ئارد و برنج و ساوەر و هەموو ئەو خۆراکانەی پێویستیان بە هاڕینە لە بازاڕەکاندا دەست دەکەون. بەڵام هێشتا مام میرزا خەڵکی خۆی هەیە کە چەڵتووک و گەنمی بۆ دێنن تا بیهاڕێت. ئەلەفش پێەکەی، ئاردش پێەکەی، ساوەری پێەکەی، چەڵتووکی پێ هەڕی، ئەیتا هەرچێ بخورێن ئیمەی هەڕی، هەرچی بخورێ حتاکو و پاقلەش بێ یارم هەموو شتێکی بە وەرهەم تێرمەوەی. مام میرزای ئاشەوان جۆرەها ئاشی بۆ هاڕینی برنج و چەڵتووک تاقی کردوێتەوە. هەفتا ساڵ لەمەوبەر ئاشەکەی بە ئاو خستۆتە گەڕ و دواتر بە نەوتەڕەشە و بە چەندین قۆناغی تردا گوزەری کردووە تا گەیشتووەتە ئاشی کارەبایی. من لەبان مەکینەی وا ئیشم کردا هین ئاو بووە، مەکینە ئاردم ئیشم پێ نەکەین بەردەکان و ئەمە ئیشم پێ نەکەدە و هین ئاو بووە وایزن بۆ من نەکرێ ئەمە هیچ زانە عاقڵوە. مام میرزا پیشەکەی خۆی خۆش دەوێت و دەستبەرداری نابێت. کوڕەکانیشی لەمە گەیشتوون بۆیە هەمیشە هاوکاری دەبن. ناوبەناو هاوڕێدێرینەکانیشی بەسەری دەکەنەوە و ژیانی سادەی جاران وە بیر یەک دێننەوە. دڵشادە نوێر، دەنگی ئەمریکا، گەرمیان.